بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێ گەیشتینەوانە کە ئەم هەفتەیە هەفتەی بەڕێوەچوونی خولەکانە و هەفتەی یەکلابوونەوەی تاڕادەیەکی زۆر کابری خولەکانە کە ئەمڕۆ ئێمە دوو یاری زۆر گرنگمان هەیە کەویشیان یەکەم یاری کلاسیکۆیە و دووەمین یاری گرنگیش یاری نێوان ئارسناڵ و وێستهامە کە دێربیەکی لەندەنە پەیوەستە بە ڕکابەریکردنی ئارسناڵ بۆ پێشەنگی پریمەر لیگ و پەیوەستیشە بە داوەزینی وێستهام بۆ ڕیزی شامپیۆنشیپ کە ئەمەش دەبێتە شتێکی تایبەتمەند لە پریمەر لیگاوە دەبێتە شتێکی نەخوازراوی ئەم وەرزەی پریمەر لیگ کە وێستهامێکی بێت لە تیپە داوەزیوەکان وەروە لە ئیتالیاش بە هەمان شێوە ڕکابەریکی دیکەمانەیە کە میلان و ئەتڵەنتا لەسەرەوەی کە میلان پلەی سێمیشی بۆ یۆڤانتۆس لە دەستدا ڕکابەری بکە بۆ گەشتن بە پلەی سێم و گەشتنی ڕاستەوخۆی بۆ چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بە ڕێژێکی زۆر یەکلا بکاتەوە. تەوەری سەرەکی من لە کۆتاییەکانە باسی یاری ئارسناڵ و وێستهامی ژەکەم. تەوەری سەرەکی من قسەکردن لەسەر کلاسیکۆ و لەسەر بارودۆخی بەڕێوەچوونی کلاسیکۆ لەسەر دەرەنجامەکانی کلاسیکۆ. جیاواز لە چەند یاری ڕابردووی کلاسیکۆ، جیاواز لە چەند ساڵی ڕابردووی کلاسیکۆی ئەم جارە تا ڕادەیە کلاسیکۆیەکی زۆر خامۆش و هێمنە. یعنی جیاواز لەوانی دیکە، جیاواز لەوانەی ڕابردوو کلاسیکۆی ئەم جارە کلاسیکۆیەکی لە دۆخێکی هێمنایە و لە دۆخێکە کە ڕکابەری و چێبڕچەکەی هێندە تون نییە کە تیپەکان هەموو گوژمێکیان بۆ ڕکابەری نازناوەکە لەسەر یاریە یەکلا کرد بێتەوە و چاوەڕێی ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆی نێوانیان بن پشت بۆ ڕوبەڕووبوونەوەی بەستن بۆ یەکلابوون. نە، ئەم جارەیان بە جۆرێک تەوقیتی کلاسیکۆ لە کاتێکدا کە جیاوازەکە ئەوەندە زۆرە کلاسیکۆ بۆ کاتی بۆ دیاریکردنی کاتی ئاهەنگگێڕان و یاخود دواخستنی کاتی ئاهەنگگێڕانە. یعنی سەیریکەن ئێمە لە ڕابردوو کاتێک کلاسیکۆ ئەنجامەیرا ئەمانوو چی؟ ئەمانوو ڕاوەندی دەم کلاسیکۆیە باتەوانێت دوو خاڵ پێشەکەوی تر گوژمێکی باشەخۆ بۆی کە خول بەرێتەوە، یامانوو بەرشەلۆنە ئەم کلاسیکۆیە باتەوانێت خاڵەکان ئاوتاگاتەوە لەگەڵ ڕیاڵ مەدرید و ئیتر لە ڕکابەرەکە تونترە بێ، یا ئەمانوت بەرشەلۆنە ئەم کلاسیکۆیە باتەوانێت ئەوە سێ خاڵی تر پێش ڕیاڵ مەدرید کەوتە تا ڕادێک لە دەستەبەرکردنی نازناوەکە نزیکە بێتەوە. یعنی بە عینن جۆرەکان یا بە هەموو جۆرەکان ئێمە قسەی جیاوازمان لەسەر کلاسیکۆ گەزایم جارە بێ پڵەیکی لەسەر کلاسیکۆ دروشمی کلاسیکۆ چییە؟ وڵات چاوەڕێگەی ئیمزای کلاسیکۆ چۆن تەواو بێ بەرشەلۆن ئەم شەوە هەنگەکەی دواکەی بۆ هەفتەی داهاتوو. کلاسیکۆ ئەم جارە لەم دۆخەیە بەڕێوە چێزانن ئەم دروشمە زۆر خراپە، بۆ خولی ئیسپانی خراپە، بۆ ڕیاڵ مەدرید یعنی کاڵێم بۆ خولی ئیسپانی و بەسم بەرشەلۆنە نییە، بەرشەلۆنە یەکەمی گرتووی هێشەی نییە، نە کاڵێم بۆ خولی ئیسپانی خراپە، بۆ ڕکابەرەکانی پاڵەوانە لەم خراپە، نەگەوەی بۆ خودی بەرشۆنە. نەخێت بۆ خودی بەرشۆنە زۆر باشە و زۆر بە باشیش پێشەنگی گرتو 11 خاڵ لە پێشەکەمەی تر دۆخێکی زۆر باشە لە چەند هەفتەی کۆتایە. بەزمە بەسەکە لێرە چییە؟ ئەمە دروشمەکانی ڕابردوویەکی بەڕێوەچوونی کلاسیکە و کەچی دروشمی ئەم جارەی کلاسیکۆ وەڵام شەو ڕیاڵ مەدرید یارێکا لە پێناوەی بەرشەلۆنە ئاهەنگ نەیگێڕێ بۆ دەستەبەرکردنی نازناوەکە. وەڵام ئەم شەو یاریەکرێ لەبەروی ئاهەنگگێڕانی بەرشەلۆنە دوا بخرێ بۆ هەفتەی داهاتوو. طبعاً با یەکشتان پێ بڵێم هەموو تیپێک کەوتون و وەستانەوەی هەیە. خۆ دۆخێکی ژە بووە بە هەمان شێوە ڕیاڵ مەدریدیش خاڵێکی زۆر لە دوا بەرشەلۆنە بووە. کلاسیکۆ براوەتەوانێ حەج لە مەسەلە نەگۆڕاوە، جیاوازی 14 خاڵ 13 خاڵ کراوە بە 8 خاڵ بۆ نمونە 11 خاڵ کراوە بە 8 خاڵ بەڵام دوایی هیچ لە مەسەلە نەگۆڕاوە. ئەمە مانایەوە نییە کەیتە من نە، بەس مامنای ئەو دۆخەیە کە تۆ لی تێبگەیت تۆ لە چ دۆخێکای پەیوەندی بۆ نییە کە بۆ نمونە خوانەخواستێ بمانەوێ هێرش بکەینە سەر تیپێک یا بۆ نمونە لە ڕکابەری تیپێک بینیان دانیشین کاتێ بەرشۆنە لە دوابێ بەرشۆنە لەکەدە. نە، من نەهوجوم ئەکەمە سەر دیوی بەرشۆنە نەهوجومەکە سەر نە، من دۆخی تیپەکە نیشانێم، دۆخی ڕیاڵ مەدریدی نیشانێم کە بزانە تۆ لە چ دۆخێکی خراپای، تۆ لە چ بەڕێو بچوونێکی خراپای، بۆیە پێویستت بە چی و بۆ داهاتوو دیسپادەی لێ بکەیت. بۆیە دۆخی بەڕێوەچوونی کلاسیکۆی ئەم جارە ئازانم دێمە لای کۆمنتەکان بەسەر و دوورە چاوەم
نانە کاک ئەحمەد باسی ئەرسناڵی شەکەم دڵنیا بەلەوە بە چەند مەقتەعێک باسی کلاسیکۆکەم و کۆتایی پێێنم دەچمە سەر یاری ئەرسناڵ و باسی یاری میلان و ئەتڵەنتاشەکەم بەسەر چاو بێخەممە. طبعاً ئەم یاری کە من باسێکم من لە دیوی ڕیاڵ مەدرید و بەرشلۆنەوە باسێکم دیوی هاندەرانی تۆپ پێ چۆنە و چۆن نیو یاریەک چیە لایەن ئەمە بابەتێکی ترە بەڵام طبعاً بینین و ڕکابەرەکەش ئەمشو زۆر فەرقیە لە چاو ڕکابەرەکانی دیکەی کلاسیکوە. طبعاً ئەمە وتمان بۆ دۆ خێڵسەنگانیتی دەبێت تێبگالەوەی لە چ دۆخێکە کاتێک تۆی گەیتە یاری کلاسیکۆ بۆ میاریە چونکە ئەمە بەڕاستی شتێکە کە دەبێت چارەسەر بکرێەوە دەبێت بارودۆخی بۆ بدۆزێتەوە. بەڵام لە هەمان کاتدا ئەگەر ئێمە بینە سەر وەرزەکەی بەرشەلۆنەش لە هەمان کاتداوی شانی ڕەخنە لێگرتنە کەواتە ڕیاڵ مەدرید لێرەدا سێ جارە بێ ڕەخنەی لێ بگری. یعنی ئێمە جیاوازیمان لەگەڵ بەرشلۆنە یانزە خاڵەوەکو ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە وایە ئەم شەو ئێمە بۆ ڕیاڵ مەدرید دەما عیبەیەکی ترە لەوەی کە تۆ یاری بۆ ئەوەکەی کە ئاهەنگی بەرشلۆنە دوا بخەی ئەمە وەکو تیمی تۆپ پێ لە کاتێکا تۆ وەکو سەرداری تۆپ پێ بێت تەعاملکەی. ئەی خاڵەکەی دیکە چییە کە داونەیتر بەرشەلۆنە وەرزی ڕابردوو سوپەر ئیسپانیای بردوێتەوە کە وتمان لەوە لەزم نیەوە جامیشای ئیسپانیای بردوێتەوانێ خولی ئیسپانی بردوێتەوانێ چامپیۆنز لیگیش گەیشتۆتە چوارگۆشەی زیارڕی یعنی لە سێ نازنا و تەنها یەک یاری کۆتایی ئەنجام نەیاوە یەک یاری باشە یعنی ئەم لە دەستکەوتەکانی ئەم وەرزە چی کردووە ئەم وەرزە بەرشلۆنەش بە هاوشان یعنی ئەگەر بەراورد دیکەین بە وەرزی ڕابردوو بەرشلۆنە شکستی گەورەی هێناوە بەرشلۆنە لە جامیشا لە چوارگۆشەی زێڕین ماڵاوای کردو هەر نەگەیشتۆتە یاری کۆتاییش بەرشلۆنە لە چامپیۆنز لیگ لە چاریکی کۆتایی ماڵاوای کردو هەر نەچۆتەوە چوارگۆشەی زێڕینی کە پێکەی خۆی بووە تەنها خولی ئیسپانی بردوێتەوانێ ئەوتمان سوپەرەکەش ئەو سابتە و شوێنی خۆیەتی عایدی وەرزی ڕابردووە کەواتە لێرەدا تۆ ڕەخنەکان دوو جارە خەیتە سەر ڕیاڵ مەدرید گوژمی بەرشەلۆنە لە وەرزی ڕابردوو بێستر و گەورەتر بوو تا گوژمی ئەم ساڵی وا بەهێزتر بوو تا گوژمی ئەم ساڵی کەواتە تۆ دوو جارە بێ ڕەخنەت لێ بگیرێ بۆیە قسە لەگەڵ هەر ڕاهێنەرێک ئەکرێت وەڵاهی ئەوە کاک نووسیوێتی ناونیشانی بەرنامەکەت کاک محەممەد دەڵەیە ئاخر سێری کاڵە کلاسیکۆی ئەم شەو باجوان بۆ دڕوون بکەمەوە جگە لە سێخاڵ جەنگی نازناوەکەشە بەرشەلۆنە جگە لەوەی کە هەوڵایە سێ خاڵ بەدەستبێنێ نازناوەکە یەکلاکاتەوە بەستی لەوەیە نەک بە بەستیەوەیە کە بڵێن جەنگی نازناوەکە چێتۆ ڕکابەری وترم خاڵە بدۆر نە مەبەستی یەکلابوونەوەی نازناوەکەی کا لە جەنگی نازناوەکەی ئەزیزەکەم جا باسمەکەیت لەوەی کە ئەبێت بۆ وەرزی داهاتوو بەرەو پێشچوونی باش لەم دوو تیپەتا هەبێ و ئەم دوو تیپە هەر دوو تیپەکە هەم بەرشەلۆنە هەم ڕیاڵ مەدرید لە چاو وەرزی ڕابردووە ئاستیان زیاتر دابەزیوە لە چاو وەرزی ڕابردووە ئەنجامەکانیان خراپتر بووە لە چاو وەرزی ڕابردووە نەیانتوانی وەکو پێویست وەکو ڕکابەری ڕاستەوخۆی خۆیان ئەوەی جباڵا دەستێکە لای بەرشۆنەیە من نابێ باسی بکەین بەڵام ئێمە وەکو خودی بەرشۆنە لە تۆپی پێ بەگشتی باسەکەین وەکو خودی ڕیاڵ مەدریدیش بەگشتی لە تۆپی پێ باسەکەین هەردوو تیپەکە پێویستیان بە پێداچوونەوەی گەورە هەیە و پێویستیان بە گۆڕانکاری گەورە هەیە و پێویستیان بە خۆ بەهێزکردنەوە هەیە و خۆ پێویستیان بە خۆ ڕێخستنەوە هەیە لەبەرەوەی وەرزی داهاتوو ئەبێدەم تیپانە یعنی بە جۆرێک لە جۆرەکان بە شێوکی بێستی دەرکەنەوە ئێوە ئەزانن ڕایۆ ڤالیکانۆ شکۆی ئیسپانیای پاراز لەوەی پێنج تیپیان بگاتەوە چامپیۆنز لیگ ئەم جارە ڕایۆ ڤالیکانۆ بۆ فریادڕەسی ئیسپانەکان بەگەشتنی یاری کۆتایی کۆنفرانس لیگ دەزانن ئەمە نە ڕیاڵ مەدرید توانی بیپارێزە و نە بەرشلۆنە توانی بیپارێزێ ئەتلێتیکۆ مەدریدیش نەیتوانی کە ئەتلێتیکۆ مەدرید لە هەردووکیشیان باشتر ڕۆی کەواتە کاتێک تۆ دیت باسی ڕکابەری ڕاستەوخۆی ئەم دوو تیپاکەی و باسی ینی ئەم بارودۆخاکی لە نێوان بەرشلۆنە و ڕیاڵ مەدرید وەکو بارودۆخی ڕکابەری ڕاستەوخۆ بابەتێکە بەڵام ئێمە وەکو دیوی شیکاری بەڵێ وەکو بابەتی یاری کلاسیکۆ ئەم شەو کلاسیکۆ گرنگە چکامی چەمبی باتەوانێت بۆ تیپەکەی تریان گرنگە بە تایبەتی ئەم ساڵم دوو تیپە دوو کلاسیکۆیان کردووە کلاسیکۆی خۆل ڕیاڵ مەدرید بردیەوە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سانتیاگۆ کلاسیکۆی سعودیە کە کلاسیکۆی سوپەر بوو بەرشلۆنە بردیەوە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ ئەم کلاسیکۆی ماوە لە کلاسیکۆی کامنووە ئەنجامەدرێت و چاوەڕێی دەرەنجامەکەن بۆ مواجهی بۆ ڕوبەڕوونەوەی ڕاستەوخۆی دوو تیپە ئەنجامەکە گرنگە و بۆ کلاسیکۆکانی نێوانیان گرنگە بەڵام وەکو پرۆژەی وەرزشی وەکو پرۆژەی تۆپی پێ
نەخێر گرنگی نییە بەڵکو ئەوەی گرنگە بۆ ئەم دوو تیپە خۆنوێکردنەوەیانە لە هاوینە خۆڕێخستنەوەیانە لاوینە خۆ بەهێزکردنیانە لاوینە چونکە ئەنجامەکانی دو ساڵی ڕابردویان لە تیپەکان لە ئەوروپا شەفاعەت بۆ هیچیان ناکە و هەردوو تیپەکە پێویستیان بە ڕێخستنەوەی تەواو هەیە چونکە ئەم ساڵ وەکو پێم وتن ئیسپانیا ڕایە ڤالیکانۆ دۆخەکەی ڕزگار کردن لەوەی پێنج تیپیان بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکە نە ڕیال مەدرید بوو نە بەرشەلۆنە بوو لە ئەتلێتیکۆ مەدرید بەڵکو ڕایە ڤالیکانۆ بەگەشتنی یاری کۆتایی کۆنفرانس لیگ ئەو دۆخەی ڕوبەڕووی یاخود بۆ ئیسپانیا مسۆگەر کرد لەوەی پێنج تیپیان بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بکە زۆر بە خێرای دێمە لای کۆمنتەکان پێشەوەی بچمە لای ئارسناڵ و یارەکەی میلانیش بێگومان گرنگە سڵاو لە تۆ کاکاروان کاگیواڵە کاک محەممەد بۆی یاریە گریایی کە قەت لە بیرت نەچێتەوە وەکو گریان بە منداڵی بەس وەکو گەورەبوو ناوەکو گریانیەوەی کە بڵێن بێتاقەت بووم بەس وەکو گریان یەک یاری گریاوم ینی ئەوەی بیرم بێ یەک یاری گریاوم وەکو گریانی حەقیقی کە بزەبت بۆ ئەنجامی و یاریە گریابم هیچ ینی مۆندیالینەوەش هەر لە خۆها عاتفی یاریزانەکانی مەغریبم بینی دۆڕان کە یاری سێمیان لە سکۆتلەندا بردەوە سێویج لەو لاوە نەرویج لە بەڕازیلی برداوانێ یاریزانەکانم بینی گریانی تر لەگەڵ ماڵەوە سێمەکە زۆر عەقڵم پێ ناشکە وەکو ئەو کە بینیم یاریزانەکان گریان لە خۆ فرمێسیاوە بەس ینی گریانی حەقیقی نەبوو بەڵام وەکو گریانی حەقیقی بەڵێ یاری کۆتایی یۆرۆی ساڵی 2000 کاگتێکی ئیتالیا بەرامبەر بە فەڕەنسا لە کۆتا ساتەکان ئەوێڵتۆت گۆڵی تەعادولی کردو دواتر تریزیگە گۆڵی براوەی کرد ئەو یاری وەکو حەقیقی بۆ تۆپی پێ ئەوەی بیرم بێ بەس ئەو یاریە یعنی بۆ تۆپی پێ گریاوم وەکو گریان ئیناما باقیترە مشتێکی ئەتیادی بۆ ولام و ڕۆشتووە کاک موحسین ئەڵێ بە کلاسیکۆش خۆشی خۆی هەیە وەک جاران نیە لە ڕاستی ئارسناڵم ڕۆبی باتەوە ئەویش لێگلایی دەبێتەوانێ ئێستا باسیەکەم کاک فەرمان ئەڵێ یاریەکە ترسی نییە دۆستانەیە کاک ئەحمەد بەسەر و دوتە چاومێ سەباسی یاری ئارسناڵەکەم کاکاروان ئەڵێ کاک محەممەد بردنەوەی کلاسیکۆ نیو ناسناوە بۆ هەندەر طبعاً من بە دیوی هەندەر قسە ناکەم کاکاروان من بە دیوی تۆپی پێکە قساکەم وەکو قسەکردنی من قەت قسەکردن بە ئیتیجای هەندەر و دڵڕازیکردنی هەندەر و خۆشی دەربڕینی هەندەر و نیگەرانی کەمکردنەوەی هەندەر نییە نە من شیکاری تۆپی پێم و لەبارەی دۆخی یانەکەتەوە قسەکەم لەبارەی ئامانجی یانەکەتەوە قساکەم و لەبارەی دەستکەوتەکانی تیپەکەتەوە قساکەم و لەبارەی کێشە و گرفتەکانی تیپەکەتەوە قسەکەم تۆ تەنها کلاسیکۆی بە پێوەوەرەگەی بەخواوە لای من ناکرێتە پێوەەر ئەوە ڕەنگە شوێنتر وەکو دیوی هاندەرە میاری ئاوە بە گەورەی نە خێریاری ئەم شەو لە گەورەی یاتوانم بڵێم خراپترین یاریە لە ساڵی 2010 لە خراپترین یاری کلاسیکۆی لە خراپترین دۆخابەرەوەچی کە گرنگترینە بێ ئەوەی من بیرم بێ کاک شێرزاد دەڵێ وەڵا وەرزی ڕابردوو ئەمپاپینە بە ڕیال مەدرید سەرەکەوە بۆ ئەبتاڵێ سەش گۆڵکەری دوو خولیجیانە سەر نەئەکەوت بۆ ئەبتاڵ سەریگە شێرزادیان من پێشتریش باسی ڕەخنەگرتنم لە ئەمپاپێ باس کرد ئەگەر ڕەخنەکە وەکو مەنزومەی ڕیال مەدریدە ڕەخنەیەکی تەندروستە تا ڕادێک بەڵام ئەگەر ڕەخنەکە لەسەر خودی ئەمپاپێ نەخێر ڕەخنەیەکی هەڵەیە چونکە ژمارەکانی ئەمپاپێ ڕێک بالفعلەم قسەی تۆ سەلمێنێ کە ڕەنگە ئەگەر ئەمپاپێ وجودی نەبووە ئەو ژمارە گۆڵە زۆرەی نەکردایە ڕیال مەدرید لە دۆخێکی زۆر خراپتر لەم دۆخەی ئێستا بووە وەک کاک محەممەد دەڵێ ئەمپاپی بانگێژ نەکراوە بۆ یاری کلاسیکۆ کاگەرچانە لە ڕیال لە هەر دۆخێک بێت هەوڵی خۆی دەدات بەڵام دۆڕانێکی محقق چاوەڕوانی دەکات عیرفانگیانە لێ سڵاو لێڤانتۆس مەبەستی لە پەیجەکەیە نووسراوە وەڵام مەگە کاگوڕار بۆمان چاکە دیارە کاپشنی پەیجەکە لێ لە فەیسبوک نووسراوە ئەتلێتیکۆ ئەرسیناڵ کاک سەردارگیان ڕوونم کردوانێ مەبەستم نازناوەکە لەوەیە کە بەرشۆنە بردیەوانێ نازناوەکەی تر یەکلا بێت و ینی جەنگی نازناوەکە یەکلا بێتەوە ئەزیزەکەم کاک ولێری ئەزیز ئەڵێ پێ دوایە بەهێنانی مۆرینۆ کێشەکانی ڕیال مەدرید چارەسەر بێت ئەوە لە بەرنامەیەکی تایبەتە بێدانیشی لەسەر خودی مۆرینۆ قسە بکەین چونکە لێرە و لەوێ بە چاک بەخراپ زۆر قسە لەسەر مۆرینۆ کرێ بەڵام ئێمە پێکەوانێ هاوڕێیانە گەشتێک بە کاروانی کاری مۆرینۆ یاکەینەوە نێ با بزانین شانیە و نە ڕەخنە لێگرتنی یاخود
مێژووی مۆرینۆ و کارەکانی مۆرینۆ شایانی ستایشکردنە زیاتر. کاکسیامە دەڵێ ڕیال خراپە بە کۆمەڵێک شەڕ و کێشەوە دێتە یاریگا، دڵنیان 5 گۆڵەکە دووبارە بێتەوە بەرشۆنە، دڵنیا بە لەوەی شتیوا زۆر قورسە ڕووبا 5 گۆڵ جاری تر قورسە ڕووبا. ئەگەر یاماڵی تیا بۆیە ڕەنگە یعنی شتێکی جیاواز بە، بەڵام نەبوونی یاماڵیش کاریگەریی گەورەی هەیە بۆ بەرشۆنە. کاک ڕەمەزان ئەڵێ بەرشۆنە لە ئەبتاڵ حاڵی قەت باش نابێت تا 4 بۆ 5 بۆن بە دڵی فلیک نەکە. 4 بۆ 5 بۆن بە دڵی فلیک خۆی ئەسڵەن کاک ڕەمەزان من لە قەزێ باورودۆخی مامەڵەکردن لەگەڵ چامپیۆنز لیگە ئیلاقی بۆندی نیە، ئیلاقی فلیکی، چونکە ئەو ئەرکەی فلیک دابەشێکا بەسەر یاریزانەکان. لە قسەکەی من تێبگا، من ڕەخنە نییە، من بەدیوی ڕەخنە لی تێمەگا، بەس جوان لێم تێبگا. ئەگەر تۆ بۆ نمونە باستۆنیت پێبێ یا بۆ نمونە کام بەرگریکاری باشە بەلاتەوانێ شلۆتەربیکە پێبێ چێ و پێبێ چێ و پێبێ لەگەڵ ئەوەی کۆبارسی و پێیاین پێ ناوەکە وەکو کواڵیتی یاریزان ئەکرێ، یعنی ئەگەر کێشەکە لە کواڵیتیا بێ بابەتیشی ترە، بەڵام ئێمە کێشەمان لە کواڵیتیا نییە لە بەرگریکارەکانە، نە، ئێمە کێشەمان لەو ئەرکە هەیە کە ئەدرێ بەسەر بەرگریکارەکانە. بە نمونە ئێمە باڵی بەرگری لە بەرشەلۆنەیە کانسیلۆ و کۆندی پێیان دەوترێ نزیک بنەوە لە دوانەی ناوەند و نزیک بنەوە لە دووباڵی هێرشبەری بۆ بەشکە هاوکاری هێرشبردن بن، ئێمە لە 90 دقەیە هەم کۆنتترۆلی تۆپکەین هەم بەردەوام هێرش بین، کەمترین مەترسیمان بێتە سەر. کاتێ تۆ ئەم ئەرکە ئەی بەسەر یاریزانەکانتە، ئەم یاریزانە بێ مرکزی خۆی جێبێڵە، ئەبێ سەرکەوێتە پێشەوانێ و ئەرکی دوو دڵە بەرگریەکە پێی دەڵێکی ئەڵێ جێرار مارتین تۆ ئاگادار بە شوێنی کانسیلۆ پڕپێرەوە یا شوێنی باڵدی پڕپێرەوەنی پاو کۆبارسی تۆش ئاگادار بە شوێنی کۆندی پڕپێرەوە لە حاڵەتەکانە. ئەو کاتە تۆ دڵ بەجێڵی کە دڵ بەجێڵی فەراغێکی زۆر لە دواتۆ بەجێڵی، فەراغی زۆریش کە بەجێڵی ئەو کارتە سوور و ئەو بۆشاییە ڕۆیە کە گۆڵکردن لەسەر بەرشۆنە ڕۆیە. تێگەی لە برای خۆت بۆیە ئێمە لەگەڵ ئەوەی کە پێویستمان بە یاریزانوێ، پێویستمان بە دابەشکردنی ئەرگێ، پێویستمان بە گۆڕینی ئەرکێ، بەرگریکار ئیشی بەرگریکار بێ، ناوەند ئیشی ناوەند بێ، هێرشبەر ئیشی هێرشبەر بێ. تۆ ئەرکی گۆڵکردن بیە بەو پێنجە، مەیەم 4 بەرگریکارش بخەیتە خزمەتی ئەو پێنجەی کە لە پێشەوە هەوڵی گۆڵ دەدەن. ئەمە کێشەکەی دروست کردووە. ئەوە تا بایرنیش بەمە پێکیشکە و بایرنی ژەونەی بیری لای هێرشبردن بوو، بیری لای بەرگریکردن نەبوو. پاریس سەن ژەرمان بە ئاسانترین شێوە لە خوڵێکی سێ گۆڵێکی لێ کرد، هەتا یارەکە تاو بوو بایرن نەجەتوانی گۆڵەکە بکاتەوە، چونکە تۆ ئەرک دابەشکردنی یاریزان لە لای ڕایەنەوە گرنگە. کەسەکە گرنگ نییە چێ ئەحمەدە مەحموودە پیە، ئەمە کواڵیتیەکەی فەرقەکە لە چەند حاڵەتێکی کەمە. بەڵام بۆ کۆی گشتی برا گەورەکەی من کاکە ڕەمەزانی عەزیز، بۆ کۆی گشتی ئەو ئەرکەی ڕایەنەر مویمەکە یا بە یاریزانەکە، ئەمە گرنگە کە بۆ ڕێخستنەوەی تیپ. کارەکار سڵاو لە تۆ کاک میوان ئەڵە کاک محەممەد تۆزێ باسی دۆکۆ و ئاسە ناوازەکەی بکە. ئەوە گواردیۆلا باسێکی خۆشیەیە، ئەڵێ یاریزان باسی ئازبەرزی دۆکۆی لەکەن، ئەڵێ دۆکۆ یاریزان کە ئاسی بەرز دەبێتەوە ڕانەر هاوکاریەکە، بەڵام کات یاریزان خراپە بێ و بەرپرسیارەتەکە لە خۆیەتی تەڵان بە پێکەنینەوە، ئەڵێ تەمان هەردووشی پەیوەندی بە خودی یاریزانەکە خۆیەتی. طبعاً تۆ دۆکۆ یاریزانێکی خێرا و تایبەتمەندە، بەڵامی تر ئەوەی کە جیاوازێم جیاوازیانەی ئەخی دووسیاری هیچ حسێبیشی لەسەر نییە. ئەتلێتیکۆ هیچ پێوەرێک لە بەرشۆنە باشتر نەبووە، مەرجە گەشتنی بە پێش کۆتایی شانس بووە. وڵای من هیچم نییە بوتن، یعنی نازانم تۆ لە جاما دەری کردویت و لە چامپیۆنز لیگیشا دەری کردویت و دوو یاریانی لێ بردوویتەوانێ و دوو یاریانە بردوێتوانێ، وڵای دوو یاری بردنەوە پێی ناوترێت شانس، باشە لە دوو پاڵەوەنتیا بوو کاتە دەرەوانێ پێی ناوترێت شانس. کاگە ئەحمەدجان باسی مۆرینۆ و ڕیاڵەوە سامانجاوتمان هەڵیەگرین کلاسیکۆ لۆ هاندەر هەر گرنگە، طبعاً بۆ بێگومان بۆ هاندەر گرنگە. یاری دەرکردنی ڕاهێنەرە، یاری گەورە دۆزەخ دۆخ بوونی نییە، زۆر یاریماندی و دۆخ نابێتە طبعاً بە تەئکید هەر ئاسنی سار دەکوتێ ڕیاڵیش بیباتۆ بەزەوەی ناڵێ مەڵەم ئاهەنگەکە دواخاوەکەی ئامانجی بردنەوەی. ئێستا چمە سەر ئارسناڵ بە سەر چاو. باستۆنی باشە، باستۆنیەکێکە لە بەرگری کارە زۆر زۆر باشەکان، ینی ڕاستە هۆکاری سەرەکی بوو بۆ نەگەیشتنی ئیتالیا بە مۆندیال، بەڵام
لە ڕووی کواڵیتی یاریکردن لە ڕووی پچڕاندنی تۆپ لە ڕووی سەرکەوتنی تۆپ لە ڕووی تۆپ دابەشکردن لە ڕووی تۆپ هەڵدان لە زۆر ڕۆوانەیە باستۆنی یەشێکە لە باشترین بەرگری کارەکان بەڵامی تر هەنێ حاڵە دوال لێکا کە توی تر ئێستا و حاڵەتی یاری بۆستنی لێ بەسەرا باستۆنی کەوتە دۆخێکی زۆر زۆر خراپەوانێ بەڵام گۆی گشتی بەڵێ باستۆنی بەڕای منی چەکە لە باشترین بەرگری کارەکان کاکسان دەڵێ پێ دوایە سە زەخت لەسەر مانچستەر سیتی ئارسنال من پێم وایە هیچیان زەختیان لەسەر نیە هەردووشیان یاری خۆیانەکەن و بە دۆخێکی زۆر زۆر ئاسایی لە سەدا 0.1 هەیە دیجان کاک محەممەد پێ باسی ئەوشم جواب بایانە طبعا ئەمڕۆ یاری وێستام و ئارسناڵمان هەیە وێستام شەڕیمانەوەکە ئێستا حاڵی حەزر لە ناوچەی سووری دابەزینە یارەکە لە نێو یاریگای خۆیەتی هەفتەی 36 دوای من 2 هەفتە ئەمێنێ ئەگەر بێت و ئەمشەو وێستام بدۆڕێ تۆتنام بیباتەوە لە لیدز یونایتد بە ئەگەرێکی زۆر وێستام هەفتەی داهاتوو دابەزینی مسۆگەرە بێ هاوشێوەی چییە؟ هاوشێوەی وۆڵڤەرهامپتن و هاوشێوەی بێرنلی چونکە ئەو تیپانی دیکە لە چێڤڕچەکە تا ڕادەیەک چوونەتە دەرەوە ڕاستە تیپتیمانەیە بەڵام شتەکە زۆر زۆر قورسە بێ بە دۆڕانی ئەمڕۆ چونکە تۆ ڕێژەی خاڵەکەت بە جۆرێک لە جۆرەکانی تر ڤاردی ژاوەڵا نیو سعات 1:30 ئەڵێ کا خالید ئەگەر گوێم لێ بگری لەوەی کە باسم کرد لەوەی بۆ هێڵی بەرگری بەرشۆنە تی ئەگەی لەوەی من چیەڵم بۆ هێڵی بەرگری بەرشۆنە بەس گوێی لە مەقتەعاوە بگرن و حەقیانەت بچن هۆکاری دەرکردنەکانی بەرشۆنە لە چامپیۆنز لیگی پار لە جامی شای ئەمساڵ لە چامپیۆنز لیگی وەرزی ئەمساڵ و هۆکاری دۆڕانی بەرشۆنە لە یاریەکان لە قۆناغی کۆمەڵەکان بەرامبەر بە چێلسی لە یەکسانبوونەکەی کڵۆب بڕوج لە دۆڕانیان بەرامبەر بە پاریس سەن ژەرمان بڕۆن گوێ لەو بابەتی من بگرن ئەنجە دوایەوە یعنی لەوە تێگەن کە ئایا ئێمە کێشەی نەبوونی کەرەسەکەمان هەیە یا ئەرکەکەیە یعنی جوان لێم حاڵێ بیلەوەی کە من چیم وتووە وەسام شەڕیمانەوەکە ئارسناڵی شەڕی پێشەنگیەکە طبعا ئێستا زۆر هاوڕێڵن بە عەقڵ و مەنتق بەڵێ یاری وەسام یاریی قورسە چونکە شەڕیمانەوەکە وەسام تیپێکی باشە شانی و پێگەینیەکە ئێستا تیاتی تیپێکە پڕێتی لە یاریزانی باش و من بە دڵنیایی پێتەڵێم وەسام شانی و پێگەینیەکە ئێستا تیاتی و بەڵێ وەسام لە نێو یاریگای خۆیان توانێت شتی جیاوازکە و تیپێکی بەهێزە و تیپێکی تۆکمەیە بەڵام تر زۆروفی پریمەرلیگ و ڕکابەری تیپەکانی دیکە وای لێ کردو وەسام لەم پێگەی ئێستایا بێ بەڵام ئێمە ڕوبەڕووبوونەوەی ئارسیناڵمان هەیە ئارسیناڵێک کە گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئارسیناڵێک کە ئێستای سیتی یاریەکانیشی لەگەڵا هاوسنگ کردوتەوە بە جیاوازی گۆڵ پێشەنگی گرتووە ئێمە پێشتر وتمان سیتی 4 یاری ماوە لە پریمەر لیگ ئارسناڵ 3 یاری ماوە لە پریمەر لیگ و ئارسیناڵ ئەم یاریەی کە ئەتوانم بڵێم سەختترین یاریەتی ئێتە دوای ئەم یاریەی تر ڕێگە تاو بۆ ئارسناڵ تاوە خۆشە بێت چونکە هەفتەی داهاتوو بەرامبەر بە بێرنلیە لە یاریگای خۆی ئەو یاریەکە بۆ جیاوازی گۆڵ کار دەکات باشە لە بەرامبەردا سیتی ڕۆژی چوارشەمە دەچێتە نێو کریستال پالاس و یاری داهاتووش یەچێتە نێو بۆرنمۆس واتە ڕۆژی چوارشەمەش سیتی لە دەرەوە یاریەکە و ڕۆژی یەکشەممەش دەچێتە نێو بۆرنمۆس یاریەکە کە بۆرنمۆس ئەمساڵ شەڕی چامپیۆنز لیگەکە و پێویستیی زۆری بەبردنەوەی ئەم یاریەوە پێم وابێ حەڤە یاریە بۆرنمۆس نەدۆڕاوە و بەم بردنەوەیە یعنی کەمترین دۆڕانی شێمۆرزەکە 7 دۆڕانیە لە پریمەر لە دوای ئارسناڵ و مانچستەر سیتی کەمترین دۆڕانیە و بۆرنمۆس شەڕی گەیشتن بە چامپیۆنز لیگەکە بۆیە ئەکرێ ڕوودا و ڕووبا لە یاری وەستام و ئارسناڵە بەڵام ناکرێت تۆ بڵێ ئیتر تاوە شتەکە یەکلا بێتەوە هەم بە تەعادولیەکەی سیتی بەرامبەر بە ئێڤەرتۆن بۆ ئارسناڵ یەکلا نەبووەوە هەمیش ئەگەر ئەمشەو ئارسناڵیش هەر ئەنجامێکی لێ بەسەر بێ هەر یەکلا نابێتەوە پریمەر لیگ بەڵکو چێڤڕچەکە درێژ دەبێتەوە بەڵام وەکو قەنەعەتی من بۆ خاڵە دەستدان نا من بڕوا ناکەم ئەمشەو تیپەکەی ئارتێتا خاڵ لە دەست بە و بە تایبەتی دوای پێکانەکانی گەڕاونەتەوە دوای تیپەکە تۆکمە بوون چەند وێستام تموحی گەورە بێت چەند وێستام بەهێز بێت چەند وێستام بیوێ مانەوە مسۆگەرکە مانەوە بێ بڕوا ناگەم بتوانێت خاڵ ئارسناڵ وەرگێت چونکە ئێمە تموح بە تموحمانێ ئامانجی ئارسناڵ زۆر گەورەترە لە ئامانجەکەی وێستام و تیپی ئارسناڵ کواڵیتیەکەی زۆر زۆر باشتر لە تیپی وێستام و ئەتوانم بڵێم ورە و تاقە و توانای یاریزانەکانی ئارسناڵ زۆر زۆر زیاترە لە یاریزانەکانی وێستام تاکە شتێکە لە سوودی وێستامە تەنها و تەنها یاریگاکەیەتی کە خۆشتان نەزان لە ئێستەی تۆپی پێیە
یاریگە قیمەتێکی ئەوتۆی نەماوە و یاریگە ئەو هێز و یعنی توانای جارانی نەماوە بۆ تیپەکان کە لە پێشترا هەبووە و ئارسناڵ لە ئیتیحادە یارە دواخراوەکەی پاڵاس وەڵاهی نازانم بەپێی ئەم یاری ئەم هەفتەیە وتم بەڵێ دەستە خۆش بێ یعنی سیتی ڕۆژی من بەپێی سیتی ئەم هەفتەیە لە یاریگای خۆی یاری نەکرد یاری داهاتوویم داناوتم یاری داهاتووە چێتە دەرەوە چونکە حساباتی ئەوم کردو بۆرمۆزە چێتەوە دەرەوە ئەستۆن ڤیلای ساحەی خۆیەتی بەس دەستە خۆش بێ ڕاستەکەی ئەوەی کریستال پالاس هەفتەی 29 دواخراوە لەو کاتەیە سیتیە بێ لە یاریگای ئیتیحادا دەستی خۆش بێ تاوان یارەکە واکاتەوە سیتی لەم چوار یاری ماوێتی ئەمەی کریستال پالاس یاریگای خۆیەتی بۆرنمۆسی بۆ چوار یاری پێنج کراوە سێ یاری ماوە سیتی سێ یاری ماوە ئەرسناڵیش سێ یاری ماوە چونکە سیتی ئەو پێنجارەکە و پێش ئێڤەرتۆن بۆ ئێڤەرتۆنی کرد بە دوای برنتفۆردی کرد لەم سێ یاری کەمایەتی سیتی دو یاریانی یاریگای خۆیەتی پالاس و ئەستۆن ڤیلای ساحەی خۆیەتی بۆرنمۆسی دەرەوەی ئارسناڵ وێستهام و پالاسی دەرەوەیە بەرنلی ساحەی خۆیەتی یعنی ئارسناڵ وەکو یاری نێو یاریگای خۆی یەک یاریانی نێو یاریگای خۆیەتی لە بەرامبەر دوانی دەرەوەی یاریگای خۆیەتی بەڵام ئەمڕۆ یاری وێستام زۆر یەکلاکەرەوە بێ بۆ ئەرسناڵ و بردنەوەی ئارسیناڵ لە یاری وەستامە من پێم وایە ئەمشەو ئەرسناڵ کاتێکە لە وەستامی بردەوانێ یعنی هیوایەکی وا نامێنێتەوە بۆ سیتی چونکە تۆ کاتە چیت دەمێنێ و کاتە دەرفەتی حاڵەتی یاری بێرنلیمانێ کە تۆ یاری بێرنلیشی بردەوێتەوە کریستال پالاس ئەو کاتە ئامادەکاری دەکات و پێگەی لە پریمەرلی گۆڕانکاری بەسەر نایە ئەو کاتە کریستال پالاس ئامادەکاری دەکات بۆ یاری کۆتایی کۆنفرانس لیگ کە تێیدا 27 مانگ ڕوبەڕووی یعنی ڕایۆ ڤالیکانۆ دەبێتەوە چونکە ئەرکێکی ئەوروپی لەسەر پاڵاسە و یارەکەی ئارسناڵ درەنگترە تاوەکو پاڵاس 4 ڕۆژ دوای یارەکەی پاڵاس یاری کۆتایی چامپیۆنزیگە ئارسناڵ بەرامبەر بە پاریس سەن ژەرمان کەواتە ئەوەی کە گرنگە بۆ ئارسناڵ ئەم دوو یاریە بەتایبەت من پێم وانە یاریەکی پاڵاس گرنگی کەوتووی تیا بمێنێ کۆتا هەفتە ئەم دوو یاریە بۆ ئارسناڵ زۆر گرنگە بۆ یەکلاکردنەوەی نازناوی پرێمەر لیگ و بۆ دەستەبەرکردنی نازناوکە کاری وەستامی ئەم شەوە کەم لە ڕۆیان ئارسناڵ دەتوانێت سەرکەوتنی تیا دەستەبەر بکات و هەروە یاری بێنلیە ئارسناڵ دەتوانێت کە دەبێت لەم دوو یاریەش ئارسناڵ هەوڵ بدا جیاوازی گۆڵ دروستکە بەشکە سیتی هیوا بەو یەکسانبوونەش نەمێنێ لە ئارسیناڵە سیتی خۆی ئۆتۆماتیکی وای لێبێ لە یاری بۆرنمۆساخاڵ لە دەست بە ئارسناڵ بەبێ کێشە یاری پاڵاز ئەنجام بدە چونکە تۆ ئەبێم دەرفەتانە بۆ خۆت قۆزیتەوە جارێک هەلتدا دوو جار هەلتدا ئەمساڵ سێ جار هەلتداوە بە سیتی کە بێتەوە ڕکابەرەکە بۆیە نابێ بیکەی بە جاری سێم چونکە کە کردێ بە جاری سێەم ڕاستە ڕکابەری بەرداوامەوەی بەڵام زۆر قورسە بتوانی بۆ جۆرە بەرداوامبی کاکزانە ئەڵێ کاک محەممەد بە زیاریسی ئەمڕۆیە یارەکە کاگە زانای ئەزیز ئەوە ڕێک کاکزانە خاڵەکانی منیوتۆ بەخواگەم لە کۆمنتەکەی تۆ نەبووکەم باسی و خاڵانم کرد بۆ سیارێکی ئەرسناڵ بەس ڕێ خاڵەکانی منیوتەوە دەستە خۆش بە کاکە زانای گیان پێ دوای ئەمڕۆ پێم وانی ئەرسیناڵ ئەمڕۆ خاڵە دەست بە ئەمڕۆژ میلان یاریشی گرنگیە بەرامبەر بە ئەتڵەنتا میلان لە ڕکابەری نازناوەکە و لە مسۆگەرکردنی پلەی دومی ئیتالیاوە داوەزیەوە پلەی چوارەم ئێستا یۆڤانتۆس بە شێوەیەکی کاتی پلەی یەکەم پلەی 3 میلی وەرگرتووە بۆیە میلانم شەو لە یاریە بەهێزەکەی بەرامبەر بە ئەتڵەنتا دەبێت سەرکەوتن بنووسێتەوە تاوەکو جارێکی دیکە پلەی 3 وەربگرێتەوە نێ خۆتان زانفتی خولی ئیتالیش بەرەو کۆتایی دەڕوات تەنها دواری ئەم شەو دوو هەفتە دەمێنێت لە کۆتاییاتنی خولەکە بۆیە دەبێت چاوەڕێ بکەین سیروانجیان پێم وابێت تازاتێک نامم باسیەوەم کردووە کە ئەم دوو یاری ئارسناڵ بردیاوانێ ئۆتۆماتیکی فشارەکە دروستە بێت لەسەر بۆ تایبەتی یاری ئەمڕۆ وێستان بەرێتەوانێ ئۆتۆماتیکی یاری بەرنلی چاوەڕوانکرا ئەرسناڵ سەرکەوتنی بکە سروشتی سیتی ئەکەوێتە دۆخێکی تر وە تا ڕادێکی زۆر بێ هیوا بێ لەوەی کە ڕکابەری نازناوی پرێمەر لیگ بکات.